بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لأخوة أباريموا خواهي قولة طاعت وعبادتي همو لا يقبلك إن شاء الله. داوال أخوة دكم رنج زحمته ما نبول ما نبوبك برحمة لقيامتها إن شاء الله. باسي أوها ولي بيغمبر صلى الله عليه وسلم كاتك دنياي بجيه الله فريشتكان شورديان بسرهاتي أوها ولي بيغمبر صلى الله عليه وسلم كفريشتها لصا بشوردني جستي بيروزي دواي شهيد بوني. زۆرن ئینسانەکان فریشتەکان خزمەتیان دەکەن. ئەو کەسانەی فریشتەکان ئاواتیان پێ ئەخوازن. زۆرن ئەوانەی کە فریشتە دوعایان بۆ دەکەن. فریشتە بە فەرمانی خوا هەڵ ئەستن بە ئەنجامدانی ئیش و کارەکانیان. ناهێڵن بە چڵکی دنیاوە بەرەو بەهەشت بکەونە ڕێ. ئەبێت وەکو چۆن ڕۆحیان پاکە ئاواش جەستەیان پاک بێت. شەوێک کە هەموو کەسێک ئاواتی ئەوەیە هاوسەری هەبێت و بیگوازێتەوە. کاتی ئەم سەحابەیە ئەو شەوە زاوا بوو، خێزانی گواستەوە. خوای ڕەب العالەمین ئەو شەوە پێکەوە کۆی کردنەوە. ئەو شەوە یەکەم شەوێک بوو لەگەڵ خۆشەویستەکەیە پێکەوە بن، هاوسەری ژیانی بێت، ژیانێکی خۆش بەڕێ بکەن. هیوایان هەبوو ئەولادیان هەبێت، هیوایان هەبوو تەمەنیان درێژ بێت و کردەوەی چاکی زۆر بکەن و دوای خۆشیان نەوەکانیان دوعای خێریان بۆ بکەن. لە کاتی بەگەیشتنی ئەو بووکوزاوە نیوەیەدا لە نیوە شەوە بانکەری پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو کەسەی بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بانگ ئەکات و بانگ ئەدات. لەو نیوە شەوەدا بانگی کرد و هاواری کرد: یا خەیل الله ارکەبی حەی عەلە الجیهاد، یا خەیل الله ارکەبی، ئەی ئەسپ سوارەکان لە پێناوی خوادا سەرکەون، بڕۆنە سەر ئەسپەکانتان، وەرن بۆ جیهاد، وەرن بۆ دیفاعکردن لە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله، وەرن بۆ بەرزکردنەوەی کەلیمەی تەوحید، وەرن بۆ بژارکردنی دڕکی سەرڕێی دین. حکمت لە جیهادا ئەوەیە داعیەکان بانگخوازەکانی ڕێگەی ئیسلام دینی خوا بڵاو دەکەنەوە. ئەگەر دڕکێ هاتە سەر ڕێیان نەیهێڵا، ئەو مجاهدانە هەڵ ئەستن بەلابردنی ئەو دڕکەی سەر ڕێ. حکمەتی جیهاد بۆ ئەوەیە، بۆ دیفاع لە دەعوەیە. هەرچی کتێبی عولەمایە وا ئەفەرمێ
حکمەتی جیهاد بۆ دیفاع لە دەعوا، بۆ دیفاع لە بڵاوکردنەوەی ئیسلام. ئەگەر نەیانهێڵا بە ئاسایی بە ئاسانی بڵاو بێتەوە، جیهاد بکە بۆ ئەوەی دینی خوا بگەیەنرێت. ئەم سەحابەیەش گوێی لەم بانگەوازە بوو، گوێی لەم دەنگە بوو، ئەویش لە خۆشترین کاتی ژیانیایەتی، لە کاتێکایە کە لەگەڵ خۆشەویستەکەیە پێکەوەن، تازە خێزانی گواستوەتەوە، یەکەم جارە بە یەک دەگەن، یەکەم لیقایە بە یەک دەگەن. حەنظەلەی کوڕی ئەبی عامر، حەنظەلەت ئیبن ئەبی عامر، یەکەم شەوی زاوایەتی هەر ئەوەندە گوێی لە بانکەری پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، فەرمووی یا خەیل الله ارکەبی حەی عەلی الجیهاد، وەرن ئەوە کافرانی قوڕەیش هاتوون مەدینە داگیرکەن، هاتوون دەوری مەدینەیان داوە، هەتا نزیک نەکەوتونەتەوە با ئێمە دەرچین بۆیان. حەنظەلە بەپەلە ئەترسا فریان نەکەوێت، ئەترسا دوا بکەوێت، ئەترسا زوو نەچێ بەدەم بانگی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بەبێ ئەوەی خۆی بشوە، بەبێ ئەوەی خوا حافیزیە بکا لە خێزانەکەی، بەبێ ئەوەی کە ئیجازەیە بخوازێ، خۆشترین کاتی ژیانی بەجێ ئێڵێ و خۆی ئەپێچێتەوە و شمشێر حازر ئەکا و سواری ئەسپەکە ئەبێت و بەرەو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێەکەوێت، بەبێ ئەوەی خۆی بشوات. شمشێر لە شان دەکات و تیرروکەوان و قەڵغان و ئامێری حەرب و ئامێری جەنگ ئەڕوا دیفاع لە ئیسلام بکات. چوو لە سەفی یەکەمی مسلماناندا لە ئوحودا وەستا، تەقاتەل الجەیشان، هەردوو لەشکرەکە بوو بە شەڕیان، ڕوبەڕووی یەک بوونەوە، وتەشابەکە الفەریقان، هەردوو فەریقەکە هەردوو لا چوون بەناو یەکە، بوو بە شەڕە شمشێر، شەڕە تیر، خوێن ئەڕژا، ئاگر ئەباری. في ئەو جەماعەتێک شەڕیانە کرد لە پێناوی کەلیمەی لا إله إلا الله، هاتبوون دیفاع لە خوا و پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. في ئەو قەبیلە و جەماعەتێکیش هاتبوون يريدون ليطفئوا نور الله وأخرى كافرة، هاتبوون بەتەمابوون ئیسلام بکوژێننەوە، بەتەمابوون محاربەی خوا بکەن العیاذ بالله. حەنظەلەی کوڕی ئەبی عامر ئەو بەتەلە ئەو قارەمانە لە سەفی پێشەوە چوو دەستی کرد بە شەڕ لە پێناوی ئیسلام، نەک بۆ ڕیایی، نەک بۆ ئافرین، نەک بۆ ئەوەی کە پێی بڵێن کەسێکی ئازایە، نا، بۆ ئەوەی کە دیفاع لە بەرنامەی خوا بکە، وەڵامی بانگەکەی خوای داوەتەوە. شەڕی ئەکرد. سیرە ئەفەرمێ دوو کافری کوشت، لە دواوە ئەم لە کاتێکە شەڕیەکە لەگەڵ کافری سێهەمینە بە شەڕە شمشێر، لە دواوە کافرێکی لەعین شمشێرێکی دا لە پشتی و بە غەدر شەهیدی کرد. کەوت. کۆتایی جەنگی ئوحود تەواو بوو. هەمومان ئەزانین بە ساڵحی مسلمانان جەنگی ئوحود کۆتایی پێ نەهات، چونکە بە گوێی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم، لە یەک فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ نەکرا یەک فەرمان. ئەوانەی سەر کێوی جەبەل الڕومات فەرمووی ئەگەر سەرکەوتین ئێرە بەجێ مەهێڵن و ئەگەر شکاین بینیتان تەرمەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو معرەکەیە کەوتووە هەر ئێرە بەجێ مەهێڵن، ئێوە ئەم 50 نەفەرە ڕوماتەکان تیرۆشێنەکان
ئەمە شوێنتانە پشتەوەی ئەم لەشکرە بپارێزن. کاتێک کە یەکەم جار سەرکەوتن فەرمانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم شکاند، بۆیە ئاوا مسلمانان سەرکەوتن، ژێرکەوتن و نەجاحەتیان نەهێنا. ئێستەش کە مسلمانان ژێرکەوتن و لە ژێرەوەن و کلکن و پشتەوەن و پێشەوە نین، چونکە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا ئەشکێنن و بەگوێی پێغەمبەر ناکەین صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهیدەکانی بەسەر ئەکردەوە، چوو حەنزەلەی بینی لەسەر تەرمەکەی حەنزەلە وەستا، کە وەستا ويرى الصحابة على وجه النبي صلى الله عليه وسلم علامات الاندهاش. كاتب پیغمبر صلى الله عليه وسلم سيري ترمكي حنظلي دكرت، زور صحابة أيام بيني پیغمبر صلى الله عليه وسلم بسر سرمان وسيري ترمك دكات، وعلامات التعجب بعجائب وسيري أكاتو لأروانيه. جاری وا هەیە بێتاقەتە، جاری وا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێ ئەکەنێ و دڵخۆشە. لەولاوە کە سەیری حەمزە و مصعەب و باقی ئەسحاب ئەکات هەمووی شەهید بووە، زۆر بێتاقەتە. لەولاشەوە سەیری تەرمەکەی حەنزەلە ئەکات، دڵخۆشە و بەلایەوە زۆر عەجایبە. ئەسحاب پرسیاران کرد، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەتبینین سەیری تەرمەکەی حەنزەلەی کوڕی ئەبی عامر ئەکەیت، بە وردی سەیری ئەکەیت، چی بووە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: إني رأيت الملائكة تغتسل حنظلة بن أبي عامر بماء من مزن في صحاف الفضة. مزن يعني هور. سوێند بەخوا ئەبینم فریشتەکان لە ئاوی هەور لە تەشتی زیوینە ئاو ئێهێننە خوارەوە، لە بینی ئەرز و ئاسمان ئاوی هەور ئێهێننە خوارەوە بۆ سەر تەرمەکەی حەنزەلەی کوڕی ئەبی عامر. ئێستا ئەیبینم ئەی شۆن فریشتەکان ئەی شۆن. یەکێ لە هاوڵەکانە فەرمێ: فەذەهەبنا ئیلا حەنزەلە، چوون بۆ لای تەرمەکەی حەنزەلە، دەستمان لێیە. فوجدنا رأسه تقطر ماء، سوێند بەخوا بینیمان سەری ئاوی لێ ئەتکا، سەری حەنزەلە ئاوی لێ ئەتکا. فریشتەکان شۆردو بوویان. کاتێ پرسیار کرا لە خێزانە تازە بووکەکەی کە مێردەکەی شەهید بووە لە پێناوی خوادا، چی بووە؟ حەنزەلە ئەوەندە گەورەیە، فریشتەی خوا ئەیشوە. فەرمووی شەوی یەکەمی بووکوزاواییان بووە، کاتێ پێکەوە خەوتون بانگەکەی پێغەمبەری بیستووە، مەجالی ئەوەی نەبووە خۆی بیشوات، خۆی بشوات. بۆیە فریشتەکان شۆردیان. شەهید نابێ بشۆردێت، شەهید پاکە. شەهید شەفاعەت ئەکات بۆ 7 کەس لە خزمەکانی. شۆردنی ناوێ، نوێژی مردووی ناوێ، کفنی ناوێ، حەجی ناوێ، هەر بەو ئەو شەهیدەی کە لە قورئانە باس کراوە. بل أحياء عند ربهم يرزقون. أو شهيدا نشوردني أوي، ننواجي مردوي أوي، نكفني أوي، نتلقيني أويت. أم حنظلية بوش ورا فريشتا بوشي أيشوات، چونك لشي جران بو يكم شوي بو خوشترين كاتي جياني بجيه الله هاولا بيناوي خوادا شهيد بو. أما تشبلو باية كمسلمان كان، چپلەو منزلەتێکە لە بینی ئەرز و ئاسمان فریشتەی خوا ئاوت بۆ بێنن و بتشۆن، زاوای شەوێک بیت، ئەو خۆشیە بەجێ بێڵی، وەڵامی بانگی پێغەمبەر بێتەوە صلی الله عليه وسلم.
دەرسێکی گرنگ لەم بەسەرهاتەیە تەنها بۆ بەسەرهات نییە ئەمە، تەنها بۆ ئەوە نییە کات بەڕێ بکەین، تەنها بۆ ئەوە نییە ژیانەکەی بزانین. دەرسەکە ئەوەیە ئەم پیاوە بەڕێزە خوا ئەو خەڵاتی ئەکا بۆ چونکە ئامادە نییە بە ئەندازەی خۆشۆردنێک فەرمانی پێغەمبەر دواخات. ئەوە لێم تێگەن؟ ئامادە نییە بە ئەندازەی غوسڵێ لە جەنابەت، خۆشۆردنێ لە جەنابەت و لە لەشگرانی بە ئەندازەی ئەوە چارەکێک وەڵامی فەرمانی پێغەمبەر نەداتەوە. کاممان هەیە ئاوا بین؟ کاممان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی فەرموو یەکسەر بڵێن لەبەیکە یا رەسول الله، ئامادەینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ کێمان هەیە ئاوا فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئازایی بە عەجەلە بەبێت دوو دڵی جێبەجێ بکەین؟ دەی با فتەشەبەهوا بهم، با ئێمە جوا بکەین، ئەگەوانین با هیچ نەبێ وەکو ئەوانمان پێ بکرێ هەر لە هەندێک شتا ئەوانە پیاو بن، چونکە تەشەبوه بە پیاوەتیە، خۆشبهاتن بە مرد، خۆشبهاندن بە مەردان و پیاو چاکان پیاوەتی و چاکایەتیە. داوا لە خوای گەورە دەکەم، خوای گەورە ئینشاء الله لەگەڵ ئەو پیاو چاکانەدا حەشرمان بکات. خوای گەورە ئینشاء الله بمانگێنێ بۆ پیاو چاکانە ئینشاء الله. خوای گەورە تاعەت و عیبادەتمان لێ قوبوڵ بکات. خوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات. خوای گەورە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت. خوایە شیفای نەخۆشەکانمان بیت. خوایە ڕەحم بە زیندوەکانمان بکەیت. خوایە دوعاکانمان گیرا بکەیت. خوایە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی. یا ربی خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە. خوایە گیان ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەی. خوایە محتاجی حەراممان نەکەی. یا ربی ئەوەی چاکە چاکی بۆ بکەی، ئەوەی خراپە خوایە باشی بکەی. ئەگەر باش نابێ خوا لە ناوی بەری. خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمانبرێنی. خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله.